ماڵی نەنا سەرەتا کە کاک محەممەد پەیوەندی کرد پێوە کردم بوو داخەکەی بۆ ناردم سینناریۆکە من سینناریۆکە سەرنجی ڕاکێشام چکە من خۆم ئەزانم کە ئیشی جات بۆ مناڵ نەکراوە لەم وڵاتە کراوە دەستیان خۆش بێت ئیش بۆ مناڵ زۆر کراوە بەڵام ئیشێک بەم شێوازە و بەم خستنە ڕووی ئەم کێشانەی کە کێشەی هەموو خێزانێکە پاشانم ئیشە ئێمە کە هەستم کرد بە تەنها بۆ مناڵ نییە ئەمە شێوازێکە لەو کارانەی کە بۆ گەورە و مناڵە هەنی تۆ ئەبێ لە سەرەتا بڵی بۆ گەورە چکە بۆ ئەم کارەی ئێمە کۆمیدیای خێزانە و لەبەرەوە من پەسەندم کرد و هەستمە کردیشێ لەو کێشانەی کە من بەدیم کردبێت زۆر جار لە فلم و دراما کوردیەکانە زۆر جار کۆتاییەکان هەز دەکەم هەمویان ناڵم تەبان زۆر جار هەندێکیان پەلیان تیا کردو بەڵام من کۆتایی ماڵی نەنەم بەدڵ بوو بڕابێت سین بە سین واتە دیمەن بە دیمەن خۆشەویستی زیاتر دروزە بوو ستافێکی زۆر جوان بوو پشتی کامێرا هەمویان لەبەر هەتا و بەو گەرمایی کە خۆتان نەزانن اینجا وێنەگر اینجا کاک محەممەد کە دەرێنەر بوو اینجا ئیدارەکان ینی کەسێک نەبوو کە ئیشی خۆی نەکرد بێ لە ماڵی نەنا و ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستی زیایە کرد لە کارەکە ئیتر پێم وایە من دڵم بۆ خۆشە هەز دەکەم شتێکی باشمان کردووە وەڵای یادگاری زۆرە بە یادگاریەکم هەیە نایجێڕمەوە تا پێشەژەکرێ چکەوە کتوپڕێکی چێک لە دیمەنە تایبەتەکانی ماڵی نەنا ئەوە دایانێم بۆ کۆتایی فیلمەکە کە فیلمەکە پێشەش کرا ئەو وەختە باسیەکەم ئەو وەختە لە ڕێگەی ڤارەوە بۆ ماماسەکەی من لێرەش نەبم لە هەر شوێنێ پەیوەندیم پێ بکەی پێتان ئەڵێم چکە بەڕاستی یادگارەکان زۆر جوانە ینی ئێمە هەمیشە خزمەتی ئەکتەرەکان کراوە خزمەتی ستافەکە کراوە هەمیشە هیچ درێغیە نەکراوە بۆیە ئەو خۆشەویستیش دروست بوو چکە بتوانێتێ کاری جوان خۆشەویستی دروستیەکە من دایمە لە هەموو کارێکی هونەریمە چ لە ئەوروپا و لە هۆڵندا و چ لێرەش حەزم بەوەنی ئەکتەرێ لەو ئیشا بێ کە توانای ئیداکردنی نەبێ چکە لای من کاریگەری لەسەر من و لەسەر ستافەکەشەیە بەڵام خۆشبەختانە بڕوا ناکەم ئەو سێ مناڵە لە کوردستانە دروست بێتەوەنی زۆر تایبەتن ئایندەیەکی زۆر گەشیانە بێت هیوادارم ئەو ژمارە زیاد بکە و چکە ئێمە پێویستمان بە مناڵایە بۆی ئایندەیەکی جوانیانە بێوانیش لێرە چۆتە خوێنمەوە ئەو هونەرە لێرە گەورەم کردووە لەوێش خزمەتم کردووە لەوێ شت فێر بووم لێرەش بتێنێتێ ئەوەی کە ئیزانم هەمووی ئێرەیە بەڵام سوودم لە هەردووکی بینیوە دیارە من ئەوەی ئەوێش سوودەکەی ێنمەوە بۆ ئێرە لەگەڵ ئیشەکانمە بەکارێنم جوانە چۆیستە من ڕۆڵی سەرشیم هەیە وایە ماڵی باپیر وایە بەڵام بۆ ماڵی نەنا لەبەرەوەی ماڵی نەنە خۆشەویستێکی لای هەموو کەسێک هەیە ینی کاڵی بە تایبەتی جیلەکەی پێشوو بە تایبەتی خۆی سەژەر وایە جیلی تازە بەڵام ماڵی نەنا هەموو چیرۆکەکان هەموو کتۆپڕەکان هەموو جوانەکان لە ماڵی نەنا پێشکەشەکرێ لەبەرەوە هەموو چۆتەوە ماڵی نەنا وەڵام من ئەوەی کە بمێ باسیکەم ئەوەیە هیوادارم هەموو کوردستان بینەری ئەم ئیشەمان بێت چکەما هیچێکە لەو ئیشانەی کە گەر ئەوروپیە سەیری کات ئەگەر تەرجمەش نەکرێ بە ئینگلیزیە بە فەڕەنسیا بە زمانێک هەج بینەری هەج وڵاتێ بێت تێگا کە مەشاکیلی و خێزانانە چییە مەشاکیلی ئەم کۆمەلگایە بۆ مناڵ چییە مناڵ بۆ گەورە چییە لەبەرەوە خۆی ئیشەکە قساکات ینی حیواریشی لێ دەرکە یعنی ساوندیشی لێ دەرکە ینی حیواریشی تیانە بێ نواندن و سوورەکە ئەو ئەگەێنێ کەم فلیمە بە دڵنیایەوە من وەختی خۆی شانۆگەرێکمان کرد پێرسۆنەلش فێستانی ئاهەنگی کارمەندان لە هۆڵندا ئیشێکی زۆر زەخم بوو لە سێ قات لە گوەرستنی باڵەخانی هۆڵندا مامەستا شەرزا حەسەن و مامەسا ڕەو بێگەرد و ئەو برادەرانە هەموو هاتن بۆ ئیشەکە بەڵام خۆ زمانی هۆڵندیشان نازانی دوایی کاگڕەوف منی ماچ کردوتی من تێگەیشتم لەو ئیشە ئەم ئیشەش لەو ئیشانەیە